ئەوان بۆ مەرامەکانی خۆیان براکوژیان دەست پێ کرد کەچی هاوخەباتیەکانم براکەی منیان کوشت و لە ماڵەکەی ئێمە بوو بە براکوژی ڕاستەقینە. دکتۆر فایق محەممەد گوڵپی لە کتێبی کە لێرەوە سەیری ژیانی خۆم دەکەم دەڵێت پاش شەهیدبوونی باوکم ئێمە هەتی و کەوتی. فتاح ئاغا بڕی 4 دیناری لە نەسریەی هێزی خەبات وەک هاوکاری بۆ بڕیمەوە و نامەیەکیشی دامێ کە ئەگەر ئەو لەوێ نەما من بەبێ کێشە بچم و هاوکاریە شەهیدانەکەم وەربگرم. دواتر کە فتاح ئاغا نەما جەمال نامیق بوو بە فەرماندەی هێزی خەبات. منیش چوومە ژوورەوە و نامەکەم نیشاندا، بەڵام جەمال وتی پارەمان نییە و ناتوانین هاوکاریت بکەین، بەو مەرجە هاوکاریت دەکەین کە ببیت بە پێشمەرگە. منیش وەڵامەکەیم بەدڵ نەبوو وەوتم نابم بە پێشمەرگە، ئەمەوێت بخوێنم، بۆیە هاتمە دەرەوە و ئەو هاوکاریەی کە لە خوێنی باوکم بۆم بڕابوویەوە نەما. هاوکات شۆڕش بە سەرکردایەتی مەلا موستەفای بارزانی هاوکاری لە ئێران وەردەگرت، بۆیە پۆل پۆل خەڵکی پەیوەندیان بە شۆڕشەوە ئەکرد و سوێندیان بەسەری بارزانی ئەخوارد. دواتر ڕێکەوتن نامەی جەزائیر لە نێوان ئێران و عێراقدا کرا. سەدام حوسێن کۆمەڵێک سازشی بۆ شای ئێران کردبوو بەو مەرجەی کە ئێران هاوکاری شۆڕشی ئەیلول نەکات. ئێرانی ژەروای کرد و هاوکاریەکانی بۆ شۆڕشی ئەیلول ڕاگرت و پشتی کردە مەلا موستەفا کە مەلا موستەفا بینی چیتر ئێران هاوکاری ناکات، شەڕی دژی عێراق ڕاگرت و شۆڕشی هەڵوەشاندەوە. لەم نێوەندەدا هەندێک سەرکردە خۆیان ڕادەستی ڕژێم کردەوە و هەندێکیش لە ئێران بوونە ئاوارە. کارەساتێکی گەورە بەسەر گەلی کوردستاندا هات. پۆل بە پۆل پێشمەرگە ڕادەست دەبوونەوە و کەناڵەکانی ڕژێم دیمەنەکانیان بۆ گەلی عێراق دەگواستنەوە کە چۆن پێشمەرگەکانی کوردستان ڕادەستی عێراق دەبوونەوە. هەر ئەم هۆکارە وای کرد شۆڕشی ئەیلول ناو بنرێت ئاش بەتاڵ. دواتر بۆ خوێندن ناوم لە مووسڵ گەڕایەوە و چوومە ئەوێ، وەکە چوومە ئەوێ پەیوەندیم بە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردبوو. ئێمە 4 برابووین. دوای کوژرانی باوکم بە چەندین نەهامەتی خۆمان پێگەیاند. دواتر نامقی برام بوو بە پێشمەرگەی پارتی. من لە بەغداد بە کاتی دەوامم دەکرد. ئەو کات لە ئێوارەیەکی ساڵی 1970 لە سەرەتای مانگی ئەیلولدا بوو بێ ئەوەی کاتی سەردان بێت. ناجحی برام هات بەلام وتی ئەبێت بگەڕێینەوە بۆ کوردستان چونکە پێشمەرگەکانی پارتی و یەکێتی شەڕیان کردووە و نامیق بریندارە. دڵی نەهات پێم بڵێ کە نامیق کوژراوە. لە بەرواری 11 نۆی ساڵی 1970 لە نزیک گوندی ڕەزڵا شەڕێکی خوێناوی لە نێوان براکاندا ڕوویدا بوو. لە شەڕەکەدا دە لە پێشمەرگەکانی پارتی و چەند پێشمەرگەیەکی یەکێتیش کوژرا بوون. یەکێک لەو پێشمەرگانەی کە کوژرا بوو نامقی برام بوو. ئەو کات من لە ڕێخستنەکانی یەکێتی بووم و ئەو برایم کە کوژرا بوو بەدەستی پێشمەرگەکانی یەکێتی کوژرا بوو. واتە ئەوان شەڕەکەیان دەست پێ کرد و ئێمەش لە ماڵی خۆماندا بەڕاستی کردمانە شەڕی براکوژی و براکەم بەدەستی هاوخەباتیەکانم کوژرا.